آمين. اللهم أنت أحق من ذكر وأحق من شكر وأحق من حمد وأحق من عبد وأحق من له سجد وأرأف من ملك وأوسع من أعطى وأجود من سئل. لن تطاع إلا بإذنك ولا تعصى إلا بعلمك، تطاع فتشكر وتعصى فتغفر. أقرب شهيد وأجل حفيظ، حلت دون النفوس فالقلوب لك مفضية، والسر عندك علانية، والحلال ما أحللت والحرام ما حرمت، والأمر أمرك والدين دينك، والحكم حكمك والقضاء قضاؤك. أنت الواحد لا شريك لك، أنت الصمد لا ند لك. نسألك بنور وجهك الذي أشرقت له الظلمات وصلح عليه أمر الدنيا والآخرة أن تكرمنا هذه الساعة وترحمنا هذه الساعة وتجعلنا من أوليائك المقربين برحمتك يا أرحم الراحمين. أشهد أن لا إله إلا الله ولي الصالحين، وأشهد أن سيدنا وقائدنا ومقتدانا وحبيبنا محمدًا عبده ورسوله الأمين، أرسله الله رحمة للعالمين على فترة من الرسل وانقطاع من الزمن وقلة من العلم وضلالة من الناس ودنو من الساعة وقرب من الأجل، فهو خير خلق الله أجمعين. اللهم فصل وسلم وزد وبارك وتكرم وتحنن على حبيبك محمد صلى الله عليه وآله وسلم، الفاتح لما أغلق الخاتم لما سبق، ناصر الحق بالحق والدامغ لجيشات الأباطيل، وسلم تسليما كثيرا. عباد الله، يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. خۆشەویستان، ئەرکی سەرشانی گشت بڕوادارێکە بگەڕێت بە دووی خۆیدا، خۆی بدۆزێتەوە، چونکە بەداخەوە دەڵێم زۆربەی زۆری مرۆڤایەتی خۆیان نەدۆزیوەتەوە، کە خۆیان نەدۆزیوەتەوە خۆیان ناناسن، کە خودیشیان نەناسن ئەو کاتە هەڵەکانی خۆیان نابینن، نازانن خۆیان بایی چەنن، بۆیە خۆیان بە قەبارەیەکی گەورەتر پیشانی خۆیان دەدەن، و ئازانن کەسێکی گەورەن، و ئازانن کەسێکی لێهاتوون، و ئازانن کەسێکی زانا و دانا و عاقڵ و هۆشمەند و بیرمەند و ڕووناکبیرن، بۆ چونکە نەگەڕاون بە دووی خۆتدا، خودیان نەدۆزیوەتەوە، نەگەڕاون بە دوویدا، ئەو کاتە هەڵەکانیان نەبینیوە، تەنها جوانی خۆی، تەنها قەبارەی خۆی بە شێوەیەکی گەورەتر چاوی دڵیان خودی خۆیان زیاتر بە قەبارەی خۆیان ئەبینن. ئەوەش کارەساتێکی گەورەیە. هەر مرۆڤێکیش خۆی نەناسێت بە دڵنیایەوە پێی ئەڵێم خودای گەورە و پەروەردگاری بە هیچ شێوەیەک ناناسێ، حتا ئەوەندەی خۆت بناسی ئەوەندە خوددا ئەناسی، تا نزیک بیتەوە لە خۆت، دیالۆگ لەگەڵ خۆتدا بکەی، قیمەت و باو ئەرزشی خۆتە بۆ دەرکەوێ، ئەو کاتە گەورەیی و دەسەڵات و زانایی و دانایی پەروەردگارە بۆ دەسەکەوێ، بۆ دەرەکەوێ، بەدەستێنی. چۆن؟ هەر کاتێ سەری خۆ دەکەی ئەبینی کەسێکی لاوازی دەسەڵاتی خوا نەبێ هیچ دەسەڵاتێک نییە، جێگایە کە خودای گەورە پێی نەبەخشیوی جێگات نییە، دڵت بەویست و ئیرادەی خوا نەبێ لێ نادا، چاوت بەویست و ئیرادەی خوا نەبێ نابینێ، گوێت بەویست و ئیرادەی خوا نەبێ نابیسێ، هەموو ئەندامەکانی لەشت 100 تریلیۆن خانەی لەشت بەویست و ئیرادەی خوا نەبێ کار ناکا. ئەو خەڵکە کە ئەیبینی ئەگەر ویست و ئیرادەی خوا نەبێ، خوای گەورە ملکەتیان ناکە بۆ تۆ، هەموو دەوڵەمەنەکان ببنە خزمەتکاری تۆ، بڕۆن لە دەرەوە لە هەندەران خۆیان مانوو بکەن، سەروەت و سامانیان بخەنە خەتەرەوە، لەبەرەوە شت لە دەرەوە بێنە کوردستان و بیکەنە خەڵاتی تۆ بە تۆی بفرێشن، لە بەردەرگای ماڵی خۆتا، لە بەردەم ماڵی خۆتا شتەکان ئەبینێ کڕی. ئەو بوونەوەرە هەر هەمووی بە ئیرادەی خوای گەورەی وا مولکەتی تۆ بووە، وا بۆتە خزمەتکاری تۆ. سەخەر لەکم ما فی السەماوات وما فی الأرض. بەڵام داخی داخانم کە مرۆڤەکان خۆیان ناناسن، خۆیان چاواشەکاری خودی خۆیانە بن، چاواشەکار خۆیانن و چاواشەکرا و خۆیانن، فریودەر خۆیان و فریودرا و خۆیانن. ئاز دەکانن پێغەمبەری نازدارمان عەلەیهی سەڵات وەسەلام باسی ئەو جۆرە کەسانەمان بۆ کە بڕوادارن لەگەڵ کەسێکی
نابڕوادا ئەفەرمێ بڕوادار وەکو کەسێک وایە کاتە سەیری گوناهیەکە لەژێر شاخێکی گەورا بێ هەمیشە بترسێ ئەو شاخە بڕوخێ بەسەریا و بیکوژێ بەڵام کەسێکی فاجر کەسێکی تاوانبار کاتێ سەری گوناهیەکە وەکو مێشک بێ تەسەر لوتی ئەو کاتە بەدەست وای لێ بکات و دووری بخاتەوە لە خۆی هەر ئەوەنە سەری گوناهەکەیەکە ئەگەر گەڕای بە دووی گوناهتە ئەگەر گەڕای بە دووی تاوانتە گوناهت نەبینیەوە تاوانت نەبینیەوە بزانە چاوی دڵت داخراوە چونکە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ كل بني آدم خطاء خطاء يعني چی ئەفەرمێ هەموو بنی ئادەمێک ئەفەرمێ زۆر هەڵەکە نەک هەڵەیەکی هەیە نەک دوان نەک سیان هەڵەکانی لە ژمارە نایەن زۆر زۆر هەڵەکە ئیجا وەرە تۆ سەیری خۆت بکەیت و هەڵەی خۆت نەبینی بەڵام هەڵەکان جیاوازن مرۆڤی وا هەیە لە بەرامبەر ئافرەتدا زۆر بەهێزە بەڵام تۆزقاڵەکە لە بەرامبەر دەسەڵاتدا ئارامگر نییە ئەڕوخێت ئەی دۆڕەنە لە بەرام دەسەڵاتدا کەسی وایە لە دەسەڵاتە لە کورسی وەرگرتنە لە پۆز وەرگرتنە زۆر ئازایە فریو نادرێ کورسی نابێتە هۆکاری فریودانی خەڵەتاندنی خلیساندنی بەڵام لە بەرامبەر ئافرەتێکی ناشرینە لاوازە خۆی تەسلیمەکە کەسی وا هەیە ئەڵێ من زۆر ئازام بەرامبەر ئافرەت بەڵام ڕاز ناکە بۆچی ئازایە بۆیە پێمانەڵێ ئازایە چونکە ئەو ئافرەتەی کە داوای گوناهی لێکردو تاوان لێکردو ناشرین بووە بۆیە ئارامی گرتووە ئەگەر ئافرەتێکی حۆری ئاسا ئافرەتێکی ناسک و نازار و جوان لە جێگایەکدا هیچ کەسێکی لێ نەبێ کە شەرمی لێ بکە لە کوردستانە نەبێ لە هەندەران بێ لە ئەوروپا بێ کەس نەیناسێ لە وتێلا بێ ئەو کاتێ دەرگا بکاتەوە ئافرەتێکی ناسک و نازار ئافرەتێکی سپی و بەزە و بێتە پێشە و خۆی نمایش بکات و خۆی ڕوت بکاتەوە ئەو کاتە چاوی داخا بڵێ مەعاذ الله مژدە دەدەمێ ئەو کاتە تۆ وەلی خوای ئەلەو کاتەدا هێزی تۆ لاوازی تۆ دەرەکەوێ ئەو کاتە بەها و ئەرزشی تۆ دەرەکەوێ کەسی وایە لە بەرامبەر دەسەڵاتدا زۆر بەهێزە فریو نادرێ لە بەرامبەر ئارەزواتی دنیادا کە یەکسان بێ بە ئافرەت لە بەرامبەر ئافرەتە زۆر بەهێزە چاوی داخە سەیری ناموسی کەس ناکە لە بەرامبەر پارەدا زۆر بەهێزە بەڵام لە بەرامبەر باسکردنی خەڵکیدا بە غەیبەت باسکردنی خراپەکانیان گەڕان بە دووی هەڵەکانیانە زۆر لاوازە مەعلەسەف زۆر جاری وایە مامۆستایانی جاری وایە بانخوازان کێشەی ئێمە ئاو کێشەیە زیاتر ئەگەڕێن بە دووی هەڵەکانی مامۆستانی دیکەدا بانخوازەکانی دیکە بڵاوی ئەکەیتەوە ئەو کاتێ ئەبینی ئەو مامۆستایە زۆر بەهێز بۆ بەرامبەر ئافرەت خۆی نمایش کردو و تێتی مەعاذ الله دەسەڵات کاتێ هاتووە و دەسەڵاتیشی وەرگرتووە زۆر بەهێز بۆ فریو نەدراوە جاری وایە بەرامبەر پارەیەکی زۆری هاتوتە بەردەم کەسێکی دەوڵەمەند و خێرخوا کاتێ بینیوەتی ئەو کەسە دەستپاکە پارەیەکی خەیاڵی هێناوەتە ژێردەسی وتەتی مامۆستا تۆ وەکیل بە بەڵام ئامان سەد ئامان ڕازی نیم باسی من بکەی با کەس بەم پارەیە نەزانێ دە دەفتەر دۆلارە ئەیەمە جەنابەت خۆت و خۆی خۆت سەرفی بکە خەرجی کە تەوزیع و دابەشی کە بەسەر هەژاران و نەدارانە کەس ئاگاداری ئەم مامەڵەیە نییە جگە پەروەردگار مەلایکەکان نەبێ کە ئینووسن ئەو بەندەیە دەوڵەمەندەیە کە پارەکەی هێناوە ئەویش ئەڵێ باسم مەکە ڕازیم نییە باسیم بکەی بەڵام ئەم مامۆستایە ئەبینی ئەو دەفتەرە دۆلارە یەک درهەمی خیانەتی لێ ناکە یەک درهەم خیانەتی لێ ناکە بەڵکو نەوەکو گومانێکی بۆ دروست بێ کەمێک تێکەڵی پارەی خۆشی ببێ هەنێ پارەی خۆشی ئەخاتە سەر مژدەی ئەدەمێ ئەڵێم تۆ وەلی خوای تۆ نزیکی لە پەروەردگارە و کەس ئاگای لە تۆ نییە بەڵام لە چەمکەکانی دیکەشە ئاوا ئازابە بەڵام ئەبینی ئەم مامۆستایە لەو کاتەدا کاتێ باسی خەڵکی دەکا سەرەکەی زمانی خۆی ناپارێزێ زۆربەی موسڵمانان لە غەیبەتە لە پاراستنی زمانیانە سەرکەوتوو نین بە غەیبەتی خەڵکیەکەن باسی خەڵکیەکەن بە دووی هەڵەی خەڵکیەدا ئەگەڕێن بە زەڕەبین بە دووربین لە دووربین نزیکیە کاتەوە زەڕەبین گەورەیەکە هەڵەکانی خەڵکی ئەبینێ کاتێک دەرزیەکە بینە لە چاوی خەڵکیدا گاسنێک لە چاوی خۆیان نابینێ وەکو کوردەواری فەرمویانە
یەک گاسن لە چاوی خۆیان نابینێ بەڵام دەرزیەک لە چاوی خەڵکیە ئەبینێ. ئازەکانم ئەگەر بتەوێ خوای گەورە لێت ڕازی بێ بگەڕێ بەدووی هەڵەکان تا هەر کاتێ هەڵەت بۆ دەرنەکە و بزانە چاوی دڵت داخراوە کوێر بۆتەوە پێویستی بە نەشتەرگەری پەروەردگاری هەیە، پێویستی بە نەشتەرگەری شەرع هەیە، شەرع بێت نەشتەرگەری بۆ ئەو دڵت بکە. هەر کاتێ هەڵەکانە دۆزیەوە هەوڵ نەدەی بۆ ئەوەی ئەو هەڵانە چارەسەر بکەی، ئەو کاتە بزانە تۆش ڕاز ناکەی لە دیوانی خوادا درۆزنی ساختەچی فێڵبازی فێڵکاری فریودەری فریوکاری ئەبێ بە بەردەوام هەوڵ بدەین. نمونەیەکتان بۆ ئێنمەوە خۆشەویستان، ئەگەر کەسێکی خۆشەویست بێتە لات، تۆ دوکانداری، تۆ خوا شەرم نییە تەماتەیەکی بۆگەنی بخەیتە ناو عەلاگەکەیەوە، تو خوا شەرم نییە قەیسێکی کرماوی بخەیتە ناو عەلاگەکەیەوە، تو خوا شەرم نییە خۆشەویستە لەلات زۆر ڕێزی لێگری بەڵام گۆشتێکی کۆن، گۆشتێکی ئەکسپایر، گۆشتێکی بۆگەن نەخەیتە ناو عەلاگەکەیەوە، تو خوا شەرم نییە نانێکی کەڕوودار بخەیتە ناو عەلاگەکەیەوە، ئەو کاتە لێتەکڕێ، ئەو کاتە ئەو خۆشەویستی تۆیە بەڵام تۆ شتێکی قەڵبت خستە ناو عەلاگەکەیەوە. خواش کڕیارە، ئین الله اشترا، خوای گەورە مشتریە ئەکڕێ، عیب ناکەی شوورەی نییە نەفسێکی بۆگەنی پێ بفرۆشی، نەفسێکی پیسی پێ بفرۆشی، زمانێکی جنێفرۆشی پێ بەخشی، چاوێکی خیانەتکاری پێ بفرۆشی، دەستێکی زوڵم و گەندەڵ و غەش و گزیبازی پێ بفرۆشی، قاچێک کە هەنگاوە بەرە و گوناهی پێ بفرۆشی، دڵێک کە خۆشەویستی غەیری خوای تایە پێ بفرۆشی، دڵێکی کرماوی پێ بفرۆشی، خوای گەورە و دڵی ناوێ، ئەو چاوەی ناوێ، ئەو دەسەی ناوێ، ئەو قاچەی ناوێ، بگەڕێ عیبەکانت چارە بکە، ئەو نەفسەت پاککەرەوە، لەعەل المشتری یەرضا، بەڵکو مشتری کڕیار کە خوای گەورە ڕازی بێلێت، بەڵکو لێت بکڕێ، ئەبێ مەمنون بی کە خوای گەورە لێت بکڕێ، بە بەردەوامە بێ سەری هەڵەکانی خۆت بکەی. ئێمە هەڵەی خەڵکی ئەبینین، هەڵەی خۆمان نابینین، هەڵەی خەڵکی گەورە ئەکەین، هەڵەی خەڵکی گەورە ئەکەین، هەڵەی خۆمان بچووکەکەینەوە، هەڵەی خەڵکی ئاشکرا ئەکەین، هەر ئەو نەبێتە پەیجەکەتەوە لە فەیسبوک، هەر ئەوە نە هەواڵێک ببێتە مۆبایلەکەتەوە یەکسەر شێری ئەەکەیت و ئینجا لایکەکەیت و بڵاوی ئەەکەیتەوە، هەر ئەوەندە عیب و عارێک لە خەڵکیەوە بێتە لای تۆ بڵاوی ئەەکەیتەوە، بەڵام عیب و عاری خۆت کاتێ بڵاوە بێتەوە هەموو هەوڵ و تەقەلات بۆیە بیشاریتەوە. نا لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. أبيت شون معاملة لقال هالي خوتاكي واش معاملة لقال هالكي خلكي ديكابكي بوشوي حزنكي كسك هالي هبه كهالي شي هي حزنكي كسك خواي قورا لي بيشينوي لسر بكا لسر هلاو توانك حزنكي كسك هبي خواي قورا لي نبوري حزنكي كسك هبي هالي كيبي بعدوش مني سرسختي تويا لاو بازدي مسلمانان دا ئەو کاتێ هەڵەکەی بڵاو بێتەوە داوا بکەی خوایە دایپۆشی، خوایە عیب و عاری داپۆشی، هەر کاتێک توانیت فرمێسک بڕێژی بۆ برا موسڵمانەکەت کە 180 پلە لەوە تۆ جیاواز بێ لە ڕاو بۆچین و دیدیا و بیر و بۆچوونیا فرمێسک بڕێژی بڵێ خوایە ئەو کەسە موسڵمانە هەر چەندە دڵی منی ئازاراوە، ئەو کەسە موسڵمانە هەر چەندە ڕای لەگەڵ ڕای منە جیاوازە یا ڕەبی، ئەو شتەی لێ بڵاو بۆتەوە یا ڕەبی خوایە دایپۆشی، خوایە حەی نەبی، خوایە لێی ببووری، ئەو کاتە پێتەڵەم تۆ وەلی خوای، تۆ وەلی خوای، هەنگاوەکەش ئاسانە. ئەلا ئین ئەولیا ئەڵڵاهی لا خوف عليهم ولا هم يحزنون. دو مرجي هي مرجكش زور جراني لسر كسي بروادار الذين آمنوا بروان هي لبيشا بروان هبوا وكانوا يتقون فعل مضارعة ببردوام ترسي خوات هبه. أما بابتا كمان بو أزدكانم بلام بابتك ديكشه زور جرنجا بكورتي وبكردي باسي بكم أوش أويا أو بابتي قرز ورقرتنا كحكومتي خمان لبرلمان دا بزوري نيدن موافقتي والرزامة دي لسراوة خالي يكميان أبوايا أجر حكومة دلصوزي شرعة أبوايا أو كارينا كردايتا برسي بشرع بكردايا من إيسان نالهم دروسة يان دروزنية هر أوان دا عليهم يكم جار أبوايا برسي بشرع بكردايا خالي دوم كاني كردوه
کە پرسی بە شەرع نەکردووە پێویست ناکە مامۆسایانی ئاینی بێن پاساو بۆ کارێکی حکوومەت بێننەوە کە پرسیان پێ نەکراوە، حەڵاڵ بێن حەرام بێ، تازە پرسی بە تۆ نەکردووە ئەو کاتە پاسایی بۆ مێنەرەوە، حەڵاڵیش بیان حەرامیش بێ بە هیچ شێوەیەک پاسایی بۆ مێنەرەوە، چونکە پرسی بە تۆ نەکردووە، ڕێزی لە تۆ نەگرتووە تا تۆ پاسایی بۆ بێنیتەوە. سێمیشمان خاڵی سێمیش ئەوەیە ئازەکانم، بەڕاستی کوردستانی ئێمە پاروێکی زۆر زۆر چەورە، زلهێزەکان چامیان لەسەر ئەم پاروەیە، وەکو گورگێکی برسی دەمیان لیکەکە بۆ ئەم پاروە چەورەیە. بەڕاستی پێتانەڵێم لێتان ناشەرمەوە بە دروستکردنی ئەو شەڕەی کە شەڕی ئێمە نەبوو دروستیان کرد بۆ کوردستانمان، وڵاتە زلهێزەکان دروستیان کرد، تووشی قەرزێکمانەکەن عاقڵەکان و زاناکان و داناکانی ئەم کوردستانە 50 ساڵی دیکەش نەتوانن ئەو قەرزە بدەنەوە، 50 ساڵی دیکەش نەتوانن ئەو قەرزە بدەنەوە. خوای گەورە دوورمان خاتەوە لە سوو، دوورمان خاتەوە لە ڕیبا، دوورمان خاتەوە هەموو لە کردارێک کە خوای گەورە لێ ڕازی نابێت و پێی تووڕابێ یا رب العالمین. خوای ئەم کوردستانمان بپارێزی، خوای ئەم وڵاتەمان بپارێزی، خوای ئەو سەربازانەی کە ینی دیفاع لەم خاک وڵاتەکەن لە ژین و دینی ئەم میلەتەکەن لەم کوردستانەدا یا ربی خوای بیان پارێزی، خوای ئەو دوژمنانەی کە چامیان لەسەر ئەم کوردستانەی خوای دووریان خەیتەوە لەم کوردستانەی یا رب العالمین. خوای عێراق ئەو ئاگرە ئەو فتنەیە ئەو شەڕا لەنێو عێراقیەکان و مسلماناندا هەیە، خوایە بانانێکی ڕەحمەت بڕێژی بەسەریا یا رب العالمین. خوایە ئاوەرەکان نازحەکان یا ربی بە سەلامەتی بگەڕێتەوە بۆ منزڵ و جێگای خۆیان یا رب العالمین. خوایە چەند کەسانێک داوی دوعای خێریان کردو بۆ نەخۆشەکانان یا ربی خوایە شفای نەخۆشەکانان بی. خوشکێکی بەڕێستان لە کەنەداوە تەلەفۆنی کردووە، کێشەیەکی زۆر گەورەی هەیە لەگەڵ خانەوادەکەیە، داوای دوعای خێری کردووە لە ئێوە کە بپارێنەوە لە پەروەردگار یا ربی خوایە چارەی کێشەکانیان بکەی یا رب العالمین، خوایە چارەی کێشەکانیان بکەی یا رب العالمین، خوایە گرفتیان بۆ نەیەڵی یا رب العالمین، خوایە تەبایی و کامەرانی و ئاسوودەی پیان ببەخشی یا الله، یا ربی گوناهەکانمان هەڵوەرێنی یا رب العالمین، خوایە ڕوسپی دیوانی خۆتمان بکەی، ڕوڕەشی دیوانی خۆتمان نەکەی یا رب العالمین. آمین آمین والحمد لله رب العالمين. ادعوا الله